قژی خۆمەکەم بە پرچ با ئەمەش بچێ بە چاویانە. ئەم ڕۆژێکی تایبەت بوو بە هونەرمەندان، بۆیە پێم خۆش بوو ئەمڕۆ لە هەموو ڕۆژێکی تر بێمە پێشەوە و قسەی جددی و زیاتر بکەم و ئێمە هەمومان شەڕوانێکین، بە هونەرەکەمان شەڕەکەین. کاتێک ئێمە پەیامێکی هونەریان نێرین ئەوان ڕۆحیانە لەرزێت. بۆیە من حەزەکەم هەر لێرەوە لەبەرەوەی کە قژی ئەو کچە بەدەست داعشێکەوە بووە، هەر لێرەوە حەزەکەم قژی خۆمەکەم بە پرچ با ئەمەش بچێ بە چاویانە بە هەر شێوەیەک بێ. ئێمە لە پرچ و لە قژی خۆمان درێژتریەکەینەوە بۆی کە لە گەردنیان بە ئاڵێنین. بە هیچ شێوەیەک ئێمە بە هیچ شێوەیەک نایەڵین ئەو کەزیە ئەو پرچە بە هەدەر بڕوات لە دەستی داعشێکی وە کە نەزانێت کوردبوون یعنی چی، بە هەموو شێوەیەک دژمان بێ. ئەم پرچانەی ئێمە بەردەوامە بێ تاکو لە قورقڕاگەی ئێوەیە ئاڵێنین. زۆر سپاس.